ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنا هەروە بەزوویی بەرۆکی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بەرنەدات. ئێستا ئەو ڤایرۆسە بە بەرگێکی نوێوە هەڕەشە لە تەندروستی هاوڵاتیان دەکات. ئێرە نەخۆشخانەی جمهوریەکەیە. ئێستا دەتوش بوو لەم نەخۆشخانەن و گومان دەکرێت هەڵگری زنجیرە نوێیەکەی کۆرۆنا بن. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت ئەو دەکەسە زۆربەیان دانیشتووی سلێمانین و بەشێکیان بەرکەوتیان لەگەڵ ئەو کەسانە بووە کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە و بەشێکی دیکەیان بەرکەوتیان لەگەڵ دانیشتوانی خوار و ناوەڕاستی عێراق هەبووە. ڕۆژی دوێنێ دە نەخۆش داخڵ بوون. ئەم نەخۆشان و گومانی کۆڕۆنای گۆڕاویان لێ ئەکرێت لەبەرەوەی کە بەشێکیان لێک خێزانن کە سێ کەسان لێک خێزانن و بەپێی نیشانەکان بەپێی ئەوەی کە زۆر بە خێرایی بڵاوبوونەوە زۆر بە خێرایی ئەندامەکان توش بوون گومانی کۆڕۆنای گۆڕاویان لێ ئەکرێت. وەکو دوێنێ وەزیری تەندروستیش باسی ئەوەی کرد کە زۆربەی حاڵەتانی کە ئێستا تەشخیص ئەکرێ بە کۆڕۆنا لەوەچە کۆڕۆنای گۆڕاو بن لەبەروەی کە شەپۆڵەکە خەریک ئەگاتە هەرێمی کوردستان کە لە هەولێر خۆتان ئەزان ڕۆژانە حاڵەتی تازە تۆمارەکرێت و لە باشووری عێراقیش بە هەمان شێوە بۆی ئەو نەخۆشانش بە هەمان شێوە گومانی کۆڕۆنای گۆڕاویان لێکرێت. پشکنینیان بۆ کراوە بەڵام پشکنین تا تازە ژماوە لەوە چێ پێیسکە دەبڵ چێکیان بۆ بکرێتەوە پشکنینی دوو سێمیان بۆ بکرێتەوە کاتە بە تەواوی دڵنیابینەوە. ڕۆژی سێشەممە تەندروستی سلێمانی بۆ بەرگرتن لە هەڕەشەکانی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو کۆبۆتەوە و پلانی ڕوبەڕووبوونەوەی داناوە. لێپرسراوی کۆنتڕۆڵی نەخۆشیە گوازراوەکان لە بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی دەڵێت شتێکی چاوەڕوان کراوە بەهۆی کۆرۆنای گۆڕاوەوە ئامارەکانی توشبوون لە سلێمانی و هەرێمی کوردستان زیاد بکات. مەرج نییە هەمووی لە جۆری گۆڕاوەکە بێت بەڵام لەبەر ئەوەی جۆری گۆڕاوی کۆرۆنا زیاتر تەشەنە ئەسێنێ و بە خێرایی بڵاو ئەبێتوانێن بۆی ئەگەری هەیە ئەجینە مامەڵەکردن لەگەڵ نەخۆشەکانە هەمان شێوەیە خۆپارێزی هەمان شێوەیە بەڵام کێشەی ئێمە بەڕاستیەکەی لەگەڵ کۆرۆنای گۆڕاوە بریتە لەوەی کە زۆر خێراتر تەشەنە ئەسێنێ و تەمەنەکانی خواردتریش بە تایبەتی مناڵان و لە خوێندکاری سەرەتایی و ناوەندی ئەوانەش زیاتر ئەگرێتەوە. پزیشکان و پسپۆڕانی تەندروستی دەڵێن کۆرۆنای گۆڕاو هەمان نیشانی کۆڤید-19 هەیە بەڵام کەمتر تووشی کەسانی بەتەمەن دەبێت و زیاتر تووشی منداڵانی خوار تەمەندە ساڵان دەبێت. نیشانەکانی زیاتر لە کۆئەندامی هەرزدا دەردەکەون و مەترسیەکەی ئەوەیە خێراتر بڵاو دەبێتەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.